عمر وەرە کوڕە ئێرە زۆر گرانە. لە تۆ وەرە ئامۆزا خێر بێن ئامۆزا. سوپاست دەکەم. سوپاست دەکەم ئامۆزا. کەس پێتان نازانێت شەوی شاد. تا ئێستا نازانم دەچ شتێکوێ. بۆ ئێرە؟ مفاجأة. ڕۆژێک دێ ئێمەش لەوێدا دەنیشین. جا دەتوانی؟ بۆ ناتوانین. ڕۆژە دێ. منیش دوای چەند ساڵێکەوە کاکعلی دەبمەوەستا. هەیداما بە پارەی وەستایەتی دەتوانین لێرە دانیشی؟ نرخی یەک ژەم لێرە لە پارەی مانگێکمان زیاترە. دیارە نازانی. ئایشەن تو بۆچی لەگەڵ منێک چێ؟ وەز لەم قسانە بێنە؟ تۆ بتەوێت لەگەڵ چێ بێتوانی سێری ئەمانەی خوارۆ بکە. تۆ لە هەمویان جوانتری. تۆ لێرە چی دەکەی لەگەڵ من ها؟ ئەوە چی دەڵێ عومەر؟ ئایشەن ڕاستیم پێ بڵێ تۆ منت بەڕاستی خۆش دەوێ؟ نەخێر. خۆشەویستی چییە؟ خۆشم دەوی نرخی چییە؟ ئەگەر هەش بێ وەکو پیاوی سەرجادە نایکەین. بیر لەو شتانە بکەینەوە کە دەبێت پێش مردن بەدەستی بێنین. من نەمەوێ بەڵام خۆشم دەوی. تۆ نازانی عومەر. تۆ لە ئێش و ئازار دەرت هێنام. تۆ تاکە کەسی شتت بۆ من کردووە لە جیهان. تۆ دڵمی. ئەگەر تۆ نەبی ئایشەنیش نابێ. یانی منت خۆش ناوێ؟ هیچ. منیش هەروە.